لیژنەی شارەوانی و گەشتوگوزاری پەرلەمانی کوردستان و چەند پەرلەمانتارێک بە مەبەستی خەمڵاندنی زیانەکان و بەدواداچوون لەسەر چۆنیەتی ڕووداوەکەی چاویلاند سەردانی پرۆژە گەشتیاریەکەیان کرد. سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشتوگوزار ڕووداوەکەی ئیدانە کرد و وتی نەدەبوو لە شاری ڕۆشنبیریدا ڕووداوی لەو شێوەیە ڕوو بدات. ئەوەی کە کراوە بەرامبەر بە چاویلاند بە تەسەوری من ئەوانەی کە ئەم کاریان کردووە هەستیان بە لێپرسینەوە نەکردووە و ئێمە لێکۆڵینەوەی ورد ئەکەین دوای ئەمەش بەڕێز کاک شاسوار ئەبینین و لەگەڵ ستافی چاویلاند کۆ ئەبینەوە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوانەی کە ئەیکەین راپۆرتێک ئەنووسین بۆ سەرۆکی پەرلەمان و لەوێشەوە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم جۆرە کردارە ناشیژانە جارێکە لە ناو شاری سلێمانی وەرە هیچ شوێنێکی کوردستانە نەبێتەوە. بە بڕوای ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئەوەی لە چاویلاند ڕوویدا کارێکی تێکدەرانە بووە و دەڵێت بۆ ئەوەی ڕووداوی لەو جۆرە دووبارە نەبێتەوە پێویستە لایەنی کەمتەرخەم ڕوبەڕووی یاسا بکرێتەوە. ئەو ڕووداوانەی کە ڕوویداون شەغە بنیانی کارێکی تێکدەرانە لە ڕاستیدا و پێویستە هەوڵێکی جددی بدرێ ئەم کەلتوری تندوتیژە کۆتایی پێ بهێنرێ چونکە زیانە مادیەکان ئاسان لە ڕاستیە بەڵام مەسلەی ناوبانگ و سومعەوەی پایتەختی ڕۆشنبیری بەلای ئێمەوە گرنگترە لەبەر ئەوە پێویستە هەموو لایەک زۆر بە وریایی و بە دقەتەوە بە دوواداچوون بۆ هۆکارەکانی پشت ئەم ڕووداوە بکەن کە بەدیدی ئێمە چاویلاند یەکێکە لە شوێنە هەرە جوانەکانی کوردستان. قایمقامی قەزای سلێمانیش ئاماژەی بەوەدا کە زیاتر لە 2 ڕۆژە لیژنەی ئەمنی سلێمانی لە کۆبوونەوە بە دوواداچووندان بۆ ئەوەی بزانن هۆکاری ڕووداوەکە چی بووە وتیشی با زووترین کات ئەنجامی کاری لیژنەکەیان ڕادەگەیەنن. بەڕێوەبەری ڕێگەپێدراوی کۆمپانیای چاوی بۆ وەبەرهێنان و گەشت و گوزاروتی هەموو بەڵگە و دیکۆمنتەکانیان لەلایە بۆ ئەوەی بکەرانی ئەو ڕووداوە دەستگیر بکرێن. کتابی ڕسمیمان هەیە بە ڕسمی داوامان لێکردن کە بمان پارێزن بێگومان ئەوە دەمێکە و قسەیاکەین و چەند جاری شوتومانە کە کەمتەرخەمی لایەن هێزانامنیەکانەوە بووە. جگەل لە زەرەر و زیانە مادیەکان سەوزایەکانی ناوچاویلاندیش زیانی بەرکەوتووە. بۆ نمونە ئەو پارچە لاشەشەی ئەو بەرمانەوە نزیکەی 8,000 گوڵەباقی ساناسی 4 فەسڵەمان تیا بوو فەوتا. لێرەیان نزیکەی 50 دارێکی سنەوەری و فوقیمان هەبوو فەوتا. بەدەر لەوە ئەو پارچەی ئەو بەرەوە بە هەزاران گوڵ و ڕۆزماری و بەرقوش و گوڵەباقی ساناس و ئەوانەمان بۆ هەمووی فەوتا. چاویلاند پرۆژەیەکی گەشتیاریە و دەکەوێتە ناو شاری سلێمانیەوە با گەورەترین پرۆژەی گەشتیاری لا عێراقدا دەنرێت و ڕۆژانە خەڵک بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی دەکەن. ژاڵە محەممەد NRT سلێمانی.